ئێران و تورکیا دوورکەبەری ناوچەی سەرباری ناکۆکیەکانی نێوانیان ئامانجێکی هاوبەشیانێ. پەرەپێدانی پەیوەندی بازرگانەکانی نێوانیان بۆ ئاستی 30 ملیارد دۆلارە لە ساڵێکدا. ئامانجێک کە دەوترێت مەبەستی سەرەکی سەردانەکەی ئەحمەد داودۆغڵۆیە بۆ تاران. داودۆغڵۆ یەکەم جارە وەک سەرۆکوەزیرانی تورکیا سەردانی تارانی کردووە. ئەندامانی شاندەکەشی زیاتر لە وەزیر و بەرپرسانی باڵای ئابووری و بازرگانە گەورەکانی تورکیا پێکهاتووە. Nükleer anlaşma dolayısıyla da tebriklerimi sunuyorum. داودۆغڵۆ لە کۆنفرانسی هەواڵی لەگەڵ جێگری سەرۆک کۆماری ئێران جەختی لەسەر پەرەپێدانی پەیوەندیە بازرگانیەکان بۆ ئاستی 30 میلیارد دۆلار کردەوە و ڕایگەاند تورکیا زیاتر لە هەر وڵاتێکی دیکە خۆشحاڵە بە هەڵوەشانەوەی گەمارەوە ئابووریەکانی سەر ئێران و ئەمەش یارمەتی دەردەبێت بۆ پەرەپێدانی پەیوەندیە بازرگانەکانی نێوان دوو وڵات. ئێران و تورکیا لە 200 ساڵی ڕابردوودا ئەگەرچی بەردەوام وەک دوورکەبەری ناوچەیی سەیری یەکتریان کردووە، بەڵام بەردەوامیش پەیوەندیەکی بەهێزی بازرگانیان لە نێواندا هەبووە. لە دوای هاتنە سەردەسەڵاتی پارتی داد و گەشەپێدان تا ساڵی 2012 پەیوەندیە بازرگانی و سیاسەکانی دوو وڵات بەهێزتر بوون، بەڵام لە دوای 2012ەوە بەهۆی ناکۆکیەکانیان لە قەیرانی سووریا و هەروەها بەهۆی گەمارۆ نێودوڵەتەکانی سەر ئێران ئاستی پەیوەندیە بازرگانیەکانیان لە 22 میلیارد دۆلار لە ساڵی 2012 بۆ نیوەکەمی کردووە. تورکیا و ئێران جیا لە ئامانج هاوبەشەکەیان کە ئامانجی پەرەپێدانی بازرگانیە لە سیاسەتی ناوچەیی و نێودەوڵەتیدا لە چەندین خاڵدا ناکۆکن. لە سووریا و عێراق دوو وڵات بەرژەوەندی دژبەیەکیانەیە. لە سووریا ئێران پشتگیری لە حکومەتەکەی بەشار ئەسەد دەکا و تورکیاش پشتگیری لە نێرانی بەشار ئەسەد دەکات. لە عێراقیش ئێران پشتگیری لە حکومەتی بەغدا و لایەنە شیعەکان دەکا و تورکیاش پشتگیری لە سوننەکان دەکات. لە ماوەی ڕابردوودا پەیوەندیەکانی ئێران و سعودیە تێک چووە، بەڵام تورکیا زیاتر لە هەر کاتێکی دیکە پەیوەندیەکانی لەگەڵ سعودیە بەهێزتر کردووە و ئەمەش ئێرانی نیگەران کردووە. لە بەرامبەردا تورکیا پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا تێکچووە و ئێرانیش لە پەیوەندیەکی بەهێزدایە لەگەڵ رووسیا و لە دوای خستنە خوارەوەی فڕۆکە رووسیەکە لەلایەن تورکیاوە ئێران پشتگیری رووسیای کرد. لە یەمەن ئێران پشتگیری لە چەکدارانی حوسی دەکات، بەڵام تورکیا پشتگیری لە هێرشی سعودیە و هاوپەیمانەکانی بۆ سەر چەکدارەکانی حوسەکان دەکات. ناکۆکیە ناوچەیەکانی نێوان ئێران و تورکیا لە ماوەی ڕابردوودا گەیشتە ئاستێک کە هەندێک لە بەرپرسانی ئێران حکومەتی تورکیایان با پشتگیریکردنی داعش و بەرەی نوسرەت تۆمەتبار کرد و لە بەرامبەردا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ئێرانی تۆمەتبار کرد بەوەی با پشتگیریکردنی بەشار ئەسەد هۆکاری سەرەکی سەرهەڵدانی شەڕی تایفیە لە سووریا. پێشتر دەوترا ئێران و تورکیا لەسەر هیچ بابەتێک کۆک نەبن، ئەوە لەسەر دژایەتیکردنی پرسی کورد کۆکن و ئەم پرسەش با بەردەوامی یەکێک بووە لە تەوەرە سەرەکیەکانی کۆبوونەوەی بەرپرسانی ئەو دوو وڵاتە. لەم سەردانەی داودۆغڵۆشدا بۆ تاران بە پێی هەندێک لە ڕۆژنامەکانی تورکیا پرسی بەرەو پێشچوونەکانی یەپەگە لە ڕۆژاوای کوردستان یەکێک دەبێت لە تەوەرەکانی دانوستانەکانی داودۆغڵۆ و بەرپرسانی ئێران. نیگەرانی سەرەکی تورکیا لە سووریا بەرەو پێشچوونەکانی کوردە لە ڕۆژاوای کوردستان، بەڵام پێچەوانەی تورکیا تا ئێستا ئێران هیچ جەڵوێستێکی ڕوونی نەبووە بەرامبەر کورد لە ڕۆژاوای کوردستان و تا ئێستاش بە فەرمی نەنیگەرانی خۆی نیشانداوە و ناپشتگیریشی لە کورد کردووە.